فرمي وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين. بۆ هەر پێغەمبەرێک بۆ هەر نێرااوێکی ئێمە تاوانبارانێکمان لە بەرەی بەرامبەرا داناوە لە موجریمەکان. ئەم موجریمانە بۆچی هەبوون؟ سنەتی ژیانەکە خۆی وایە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ بۆ ئەم پێغەمبەرە نازدارانی کە ئەسفیای خوای گەورەن و خوای گەورە هەڵی بژاردوون وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين. دوژمنێک لەم مجریمانەمان بۆ ئەم پێغەمبەرە نازدارە دیاری کرد. بۆی ئەم ململانێ و سڕاعە کە سراعی عقیدەیە. چۆن مارکسەڵە دنیا سراعی طبقاتە بەسەبەب اقتصاد، داروینە لە سراعی نفوز و قووەتە، فرۆیدە لە سراعی ململانەی جنسەکە لە کەسەکەیە کەبت بووە، ویلیام جیمس ئەڵێ ململانەی بەرژەوەندیەکانن هەر یەکە بە جۆرێک پێناسە ئەکا، بەڵام هەمووان ئەڵێن ژیان ململانێ. ئێمە باوەڕمان وایە کە ژیان بۆ خۆی ململانێ. ئەژینە هەر لە سەرەتای ژیانەوە کە ئادەم و حەوا لەسەر زەویا بوون و قابیل و هابیل کوڕی ئەوان بوون، ئەم دەشتە زۆریان لەبەر هەبوو، نە دەسەڵات هەبوو، نە حکمڕانی هەبوو، نە سنوور هەبوو، نە مەساڵح اقتصادی هەبوو، هیچ شتێک نەبوو. بەڵام قابیل هابیلی کوشت بۆ بە سەبەبی پاچی ئەم کە بەرەی ئەهلی ئیمان ئەهلی وەحی بە پاکی ئەمێننەوە، ئەمانە تەحمولیان نامێنێ. ئەو کەسەی سراح لەگەڵ تۆ دروست دەکات، ململانێکی بەرامبەر بە تۆ دروست کردو، خۆ کابرای یەکگرتو هیچ شتێکی نەکردووە. کابرایکی سۆفی مسالم دڵپاک پابند ڕەوشت بەرز خۆ هیچی بەرامبەر ئەم تاغوتانە نەکردووە، بەس هەر لەسەر مەظهەری ئەجیرێ و عەزابەدرێ و دڕندایەتیکی زۆریشی بەرامبەرە کرێ. هەروەکو بینیمان لە یەک ڕۆژە 16 مەقەڕ یەکگرتو سووتێنرا لە باتینە، پارتی تاغوت هەمووی سووتاندن. لەسەر چی؟ خۆ برا ئەمانە گومانمان هەیە لەوەی کە حرەسەکەی بەربارەگاکەشیان بزانێ سیلاحەکە بەکاربێ، یا فیشەکی لەبەر بێ، یا دەرزی تیاوێ. پارتیژە بەهێزانی، پارتیژ ڕقەمی چەکەکانی لەلا بوون، بەڵام ئەو هەموو حقد و غیل و تند و تیژیە کە بەرامبەر ئەوان بەکارهێنان هەر بریتیە لە ئەو سەردەمەی قابیل و هابیل. خەڵکێک دەتکوژێت بغزێنە لەبەرەوەی ئەدبغزێنە ئەسڵەن لە وجودت. هەروەکو قەومی لوط ئەیانود ئەخرجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون. دەریان کرد شار بە دەریان کە نەمە خەڵکانەکەن پاکداوێنی، زمان پاکی، داوێن پاکی، دەست پاکی، هەموو شتێکی پاکیان پێ قوبوڵە، فڕیان دەنە دەرەوە. هەروەکو کە ئێستا بە ئێمە ئەوترێ.